بەڵە خۆشەویستان لەگەڵتان بەردەوامین دەستخۆشی بۆ هاوڕێیانمان بۆ ئامادەکردنی ئەو بڕگەیە ئێوەش دەتوانن بە خاو خێزانەوە بچن بۆ فستیڤاڵی گۆڵ لە کارگەی کلتوری تا درەنگانێکی شەویش هەموو یاریەکان لەوێ نمایشەکرێ هەم کەشوهەواقی فێنکە گەورەترین شاشە چێژی تایبەت ئەتوانن لە مۆندیال وەربگرن. بەدەم یاریەکانەوە حەسان لە چ خواردنێکی زۆر خواردنی جیاواز و تایبەتی لێتوان تاقیکەن. خۆشەویستان تەوەری یەکەمی بەرنامەکەمان تایبەت کردووە بە دەرچواندنی کتێبێک یان بڵاوکردنەوەی کتێبێک کە بە ناوی کەڤرە نیشتەنیەکانە کە بنەچە پێکاتە جۆر و جیۆکیمیایی و گرنگی ئابووری. ئەم کتێبە ناوەڕۆکێکی تەواو زانستی هەیە وەکو پرۆگرامێکی خوێندن لە نێو زانکۆ بەشی زەوی ناسی زیاتر دەخوێنرێت و خوێنکاران سوودی لێبێنن جگە لە خوێنکارانەوانی کە ئارزومەندن بزانن پێکاتە و جۆری هەم کیمیایی توخم ئاوێتی بەردەکانی کوردستان چۆنە ئەم کتێبە هەر بۆ ئەویش گرنگە ئەگەر بێ بزانێ کاریگەری ژینگە و چوزانم ڕاماڵینەکان و نیشتەنیەکان لە کوردستانە چۆنە ئەم کتێبە بۆ گرنگە و هەزارها زانیاری تری لەم جۆرەی کە من باسیەکەم لەبەرەوە ئەمڕۆ بەگشتی باسی کەڤرە نیشتەنیەکانێکین کەڤرە وشەیەکی جوانی کوردەواری من نامێ وەسفیکەم چکە پێشتر دکتۆر باسی کردمانە لێی بپرسین باسی ئەم کەڤرە نیشتەنیانەکەین بزانین چین چۆن دروستە بن لە ئەنجامی چ گۆڕانکاریەکەوە دروستە بن ئەو کاریگەریانی کەشوهەوا چۆنن بەسەریاندا دکتۆر ئیبراهیم محەممەد جەزام حەیدین کە بەڕێزیان پسپۆڕی زەوی ناسین یان جیۆلۆجین مامۆسای زانکۆن لەگەڵمانن خاوەنی ئەم کتێبەشە وەڵامانەداتەوە دکتۆر یان زۆر بەخێر کەڤرە بۆچی کردینەوە ئەمە بەڵام پێم خۆشە بۆ بینەرەکانیشمان شیکێتەوە کەڤرە چییە کەڤرە نیشتەنیەکان مەبەستمان لێ چییە؟ بەڵێ بەیانی هەموو لایەک باش بێگومان ئێمە کە ئەڵین کەڤر هەر بەمانای بەردێت بەڵام ئێمە لە ئینگلیزیە یان با بڵین لە گریکی کۆنیشە دوو شەمان هەیە ڕۆکمان هەیە لەگەڵ ستۆن یعنی ڕۆک وەک چی هەموو زەوی سیرکەی سێ جۆر ڕۆکی سەرەکیمان هەیە هەندێکیان پیان ئەڵین ئاگرینەکان هەندێکیان پیاڵین نیشتەنیەکان هەندێکیان پیاڵین گۆڕاوەکان ئیتر هەچی جۆرێ بەردت هەیە ئەچێتە ژێر ئەم سێ جۆرە سەرەکیەوە یعنی بۆ نمونە ئەڵێ پۆلی باڵدارەکان باڵندەکان چی لە ژێرەوە ئەگرێتەوە مەسەن ڕیشۆڵە چۆلەکەوە نییە ئێمەش لێرە ئەڵین کەڤرە نیشتەنیەکان چەندین بەردی کە لە خۆی ئەگرێت کەڤرە ئاگرینەکان چەندین جۆری کە لە خۆی ئەگرێ ئەوانەیان بەشەکانی ژێرەوە ئەتوانین پیان بڵین بەردەکان ینی ئەمە وەک ستۆنەکان بڵین کە لە ئینگلیزیە تاوێر وەختی خۆی هەندێک لە هاوڕێیان بەو جۆرە وەریان ژێڕا بوو تاوێر نایەت ئەومانایە نایەت تاوێر یعنی وەک بارستەیەک لە بەرد ئەتوانی ئەڵێ تاوێرێکی بەس مەرج نییە هەموو کەڤرێک بەس لە شێوەی تاوێرا بێ لەوانەیە وەک خۆڵێ بێ ئاوای لێ بکەی هەڵوەریێت لەبەرەوە ئەوە شەرپی ئەڵەم کەڤر لە ڕووی زانستیەکەی ئەم کەڤرە نیشتەنیانە چۆن دروستە بن دکتۆر قۆناغی دروستبوونیان چۆنایە ئەمە وەک گوتمان بەشە سەرەکیەکەیە دوو پۆلی ژێرەوەمان هەیە هەندێکیان پیان ئەڵێن وردبووەکان هەندێکیان پێی ئەڵێن کیمیاییەکان باشە وردبووەکان یعنی چییە؟ یعنی ئەو باوبارانەی کە لەسەر شاخەکانیەت و بەردەکان لە خۆی لەگەڵ خۆیاندا کەشکاری بوو ئەکایەتە خوارەوە لە شوێنێکا کۆ ئەبێتەوە وەک چیم بۆ دروستەکە بەردی مەڵکەنی بەردی مەڵکەنی ومانەزانین بەردی مەڵکەنیم بۆ دروستەکە بەردی مەڵکەنی جۆرێکە لەوانەی کە بۆیە بەو شێوەیە قساکەم خۆی ناوی زانستیمان هەیە بووی بەس بۆی هەمومان بەردی مەڵکەنیمان هەیە بەردی مەڵکەنی یەکێکە لەو جۆرانی کە ئەکەوێتە بەردە وردبووەکان ئەی بەردە کیمیاییەکان ئەمە لە ناو ئاوێکم هەیە ئیتر ئەو ئاوە بەحرە دەریایە زەریایە بەپی بارستەکەی چی بێ لەویا ئەگەر نیشت ئەو وەختە وەک نیشتنێکی کیمیایی وەک بەردی چووە وەک بەردی شێرکوژ وەک بەردی نەقاڕی خۆمان کە پێی ئەڵێن ئەوانە وەک بەردی ئەمەی ئەزمە ڕووگۆیژەکە هەمووی لەو بابەتەمان هەیە ئەمانە کیمیایی دروستە بن ئەم جوارانە ئەمانە هەمویان ئەچنە ژێر باڵی کەڤرە نیشتەنیەکان ئەوەی کە مەڕمەڕ و چوزانم خانووی لێ دروستەکرێەوە کام بەردەیە کیمیایەکەیە گۆڕانکاری کیمیایەکەی وای لێکە سیدیکە کاگاری تۆ بە باسی ینی مستەڵەحەکان لای ئێمە ئەگۆڕێت کەوتی مەڕمەڕ
ئەمە شتێکی ئەمە ئەچێتە بابەتی کەڤرە گۆڕاوەکان یعنی ئەمە وەک لە چوو هەمانە وەک لە پێنجوێن هەمانە وەک لە قەڵاتزێ هەمانە ئەو بەردانەی مەرمەڕە ئەسڵیەکان ئەمە ئەسڵی پێڵین مەرمەڕی تیجاریشمان هەیە وەک لەمەی لە قەراغ دەریێت بۆ نمونە هەرو بەردەنیشتنیانەیە بەس ساف ئەکرێن ئەو وەختە ئەتوانرێت بەکاربێ وەک مەرمەڕی دکتۆر باسی لەوە کورتە سێ جۆر بەردی سەرەکی هەیە بەردی نیشتەنیەکان گۆڕاوەکان ئاگریەکان ئەمانە جیاوازیان چێ دکتۆر؟ ئاگرینەکان هەر لە ناوەکەیەوە یعنی گرکانت دیوە گرکانیەتە دەرەوە بۆ نمونە ئەو لاڤە ئەو ماگمایە ئەو گرتاوەی ئەوەی کە تواوەتەوە بە کە دوایی یەتە سەرزەوی ڕق ئەبێت یان هەندێک جار لەوانەیە لە ژێریشەوە ڕق بێ ئەمانە پیان ئەڵین بەردی ئاگرین یعنی لەوە دروست بوون کەڤرە نیشتەنیەکان وەک ئەمە بوو کە باسمان کرد گۆڕاوەکان هەر جۆرە بەردێکی پێش خۆی یعنی ئیتر هەر جۆرە بەردێ بێ کە تووشی پلەی گەرمی بەرز و پەستانی بەرز لە ژێر زەویە یان لە نەتیجەی ئەنجامی ئەو بەریەکەوتنانە ئەگۆڕێت یعنی ئەگۆڕێت چیە شل نابێتەوە کە شل بۆ ئەبێتێتەوە بە کەڤرە ئاگرینەکان بەڵام شل نابێتەوە هەر لە دۆخی ڕقیە بەس ئەگۆڕێت چی ئەگۆڕێت هەندێک لە پێکاتەکەی هەندێک لە ئاراستەی گرینەکان ئەو دەنگکۆڵانەی کەتیایەتی بەردێکی بەهێزی وەک ئەوانەی قەڵاتزێ و وەک پێنجوێنم بۆ دروستەکە کە چاکترین بەردە بۆ قەزایی یعنی دکتۆر وەکو لە قسەکانت من تێگەیشتم بۆ پێی ئێمە ناکەوینە نێو بچوزانم بەرگڕکانەکان و لە ژێرەوە گرکان لە سنووری جوگرافی ئێمە ڕەنگە کەم بێ نازانم هەیە نیەوە دوای پێم بڵێ بەردەکانی ئێمە گۆڕانیان زۆر بەسەرا نایە تەنها گۆڕانە کەشکارێکە نەبێت کە بەسەرە کەشکارێکەش وتە موشکەی جوانێت بەکارێناوە کاریگەری کەش و هەوا سەیرکە کاگاری ئەشتەکە ئاسانکەین خۆی بابەتەکە زۆر ئاسانە زۆرناسی زۆر خۆشە زۆر ئاسانە یعنی وەگوتمان ئەگەر ئەو کەڤرە ئەساسیە بزانین ئەوانی کە لە ژێرەوە یەتە خوارەوە هەرسی جۆرەکەمان لە کوردستان لە باشووری کوردستان هەیە زۆربەی قسەکانمان لەسەر باشوورە بەپی ئەو بۆینێ هەمانە هەرچەند ئێمە هەندێک جار ئەچینەوە بۆ ئەوانی تریش هەرسی جۆرەکەمان هەیە بەڵام کەڤری ئاگرینەکان لە ناو باشووری کوردستانە گرکانێکم نەبووە تا بۆم دروستکات ئەوەی هەمانە ئەیتکەواتە بڵی لەوانێ هەمانە یانیمانە ئێمە ئەڵین هەمانە لە چووە بۆ نمونە ئەگەر چی بۆ لای بۆ ماوەت یان چی بۆ قەڵاتزێ یان چی بۆ پێنجوێن هەندێک بەردمان هەیە هەموو خاصیەتەکان هەموو وەسفەکانی بەردی ئاگرینە بەڵام ئەمانە ئەم بەشە لە ئێرانەوە هاتووە با بڵین ئاوا هاتووە لە ئەنجامی ئەو بەریەککەوتنەی پلێتی ئێرانی لەگەڵ پلێتی عەرەبیە ئەم دوو پلێتە هەندێک لەو بەشەمان بۆ هاتووە لە وەختی خۆی لە سنە و لەو مەنتیقانەوە هاتووە ئەم بەشە ئەبینیت هاتووە بەس ئەمە هاتووە یعنی لە نەتیجەی ئەو پاڵنانە گەورەی کە لەسەر سنووری خۆرهەڵات و باشوور هەبووە یان لەسەر باکوور و خۆرهەڵات چونکە ڕێگەکەوێتە ناو کوردستانەوە ئەو سنوورە لێەوە هاتوون بۆیە ئێستا لێرە ئێمە هەمانە بەڵێ چونکە کە نمونەی لێ وەرەگرین وەرین لە ناو تاقیگە سەیری ئەەکەین و هەموو مواسەفاتەکانی ناوی خاوەکانی ناوی ئێلمنتەکان بەڵێ بەردی ئەوەشمان هەیە گۆڕاوەکانی وەک باسمان کرد لە هەندێک ناوچە بەس ئێستا ناو سلێمانی بۆ نمونە لە ناو سلێمانیە نەخێر بەردی نەگۆڕاو نە ئاگرینمان نییە بەڵکو هەمووی نیشتنیە دکتۆر ئەم بەردە نیشتنیانە هیچ ڕێگایەکەیە بووی کە تەمەنی بەردیاری بکرێ تەمەنی بەرد بەڵێ بێگومان تەمەن ئەتوانین لە دوو جۆر هەندێکیان ڕێژەیی پێ ئەڵێن ڕێژەیی دیاریەکەین یعنی ئەڵێن لەوانەیە بۆ 100 میلیۆن ساڵ بۆ 120 میلیۆن ساڵ پێش ئێستا بێ هەندێکیان هەیە بە وردی بە ژمارە دیاریەکەین لە ڕێی ئایزۆتۆپەکانەوە مەسەن ئەگەر یۆرانیۆم PB بەکاربێنین یان مەسەلەن هەر یەکێ لەو ئایزۆتۆپانی ترکە هەمانە ئەتوانین تەمەنەکەی بە نزیکی بۆ ساڵ نەک مەبەستم بۆ ساڵ بەس یعنی بە تەمەن دیاریکەین بەڵام ئەوی کە بە ڕێژەیەکان زیاتر لە ئەنجامی بەردیوەکان یان ئەو بە بەردبوانی کە تایەتی بە بەردبووەکان ئەو متەحەجیراتانی تایەتی ئەو فۆسڵانی تایەتی ئەتوانین تا ڕادەیەک ئایدیەکمانیان بیرێکمان باتێک کە بۆ چ تەمەنێکە گەڕێتەوە بەڵێ بەردەکانی کوردستان زۆربەیمان یعنی دیاری کردووە باشە دکتۆر بەردی لمین لەگەڵ بەردی کلسی ئەمانە لە ئەنجامی چیەوە دروستە هەمانە ئەو بەردی مەڵکەنیەکە
لەگەڵ لمیەکە بەردی کلسیەکە ئەوەی شێرکوژە کە بەردی نەقاڕی باشە دکتۆر ئەم چۆن ئاوردن بخوا بورە چۆن بۆ زوهایانە زۆر لمیەکە زۆر ئەڵی لم وانە ئەڵی لمە بەزەگەر بەردی مەڵکەنی سیرکەی زۆر ڕقە یعنی زۆر بە چەکشیش لێ هەندێک جار پێڵین وەک بەردی ئاگرین وایە ئەمە نەتیجەی ئەوەی کە وەختی خۆی نیشتووە اینجا دوایی پستان لەسەری دروسە بێ ئەو پستانە مادەی نێوانی بە یەکەوە ڕقیان ئەکات ئەو بەردە ڕقەمان بۆ دەرەچێت بەردی کلسیەکە وە گوتمان لە ناو بەحرەکە ئەنیشێت وردە ئەویش تووشی پستانە بێ ئەچنە سەریاک تا ئەو بەردە ڕقەمان بە دوورگە بەس بەردی مەڵکەنیەکە زۆر لە نەقاڕێکەش لە هەندێک وەختە بەهێزترە. باشە دکتۆر بەردە نیشتێنیەکان تا چەند ئەتوانن یارمەتی ئەو بن کە نەوت و گازی سروشتی لە سروشتا بدۆزن؟ پرسیارێکی زۆر جوانە لارەخان یعنی ئەو دوو جوەرەی تر ئەتوانین بڵین نەوت و غازی تیانە ئەتوانین هەندێک حاڵاتی لە زانستیە هەندێک شتمان هەیە ئێمە وەک زەویناسی ناڵین هیچ شتێک ئیتر تەواو قەتعی ئەڵێن یعنی من ئێستاژ ئەڵێم پێم وایە شاخی ئەزمر لەو بەردە پێکاتوە یعنی ناکرێت تا ئەبێ خۆمان بچینە سەری بە چەکشەکە ئیشی لەسەر بکەین و وایە بەڵام قسەکەی جەنابێ ئەو دوانەی تریان لە خۆی ناگرێت ئەوەی کە لە خۆی یەگرێت کە فرەنیشتنیەکانە بێگومان ئەبێ بە کۆگەیەک بۆ نەوت و غازەکان هەر وەکو نەوت و غازانی کە لە کوردستانی شاهەیە چونکە هەم مادە سەرچاوەیەکەی ئەوەی کە نەوتەکەم بۆ بەرهەمەیەنێ چونکە خۆی نەوت بەرهەم دێت دوایی کۆچ ئەکات بۆ ئەوەی کە تیاکۆ ئەبێتەوە هەردووشی لە کوردستان باشە لە بەردەنیشتێنەکانی شاد جۆری جیاواسەیە وەڵێ دکتۆر کام جۆرەیان کوالیتێکی باشی نەوت و گازی سروشتی تایە کواڵەتی بەڵێ سەیری کە ئەها پێشت کەوتم ناوچەش وانە یعنی لە شوێنێک بۆ شوێنێکی هەموو بەردەکان ئەوان تایە گاز و نەوتەکان یان بڵێن چ جۆرە بەردێک باشترین گەنجینە بێت لە ڕووی ئابوویەوە ئێمە ئێستا لە ناو بەردەکانە یعنی لێرە پارچەیەک بەردەبینم ئەم بۆنی بە باسی بەردی عقرە بکەین ئێمە بڵین عقرە فۆرمیشن یان پێکاتووی عقرە ئەگەر لە ئەزمەڕیش لەو دیوش بیبینم هەر پێڵم عقرە ئێمە ناومان هەیە بووی چۆلەکە ئەگەر لە دووهۆکیش ببینی هەرڵی چۆلەکەی ڕاست وێنێ کەواتە ئێمە شەر هەمووی زانستەکان ئاوایە ئەبێ تا ئەو شوێنەی کە لە یەک ئەچن ئەبێ هەمان ناوی پێبین چونکە وەختی خۆی کە یەکەم جار وەصف ئەکرێ بە ناوی عقرەوە وەصف کراوە دانراوە ئیتر ئێمە لە هەر شوێنێ ئەو چینەم بینی ئەبێ پێ بڵێم عقرە ئەنج قسەکە کامەیە باشەکە ئێمە بە وەک بتمان هەندێک بەردمان هەیە ئەگەڕێتەوە بۆ 180 بۆ 200 میلیۆن ساڵ پێش ئێستا ئەوانە نەوتەکەی بۆ دروست کردوم نەوتەکەی بۆ دروست کردوم لە هەندێک چین بۆ نمونە پێی ئەڵێم سەرگەڵوو پێی ئەڵێم چیاگارە ئەمانە هەناوەکان هەمووی کوردیە لە گوندی سەرگەڵی خۆمانەوە ئەگەر ئەوە بینی لە سەرگەڵوو هەرکە لای مزگەوتەکەەوە ئەچیتە خوارەوە ئەو چینانە پێی ئەڵێن ئەوە چینی سەرگەڵووە لە ئێرانی شەرناوی سەرگەڵووە لە هەولێریش ببینم لە هەر شوێنێ ببینم هەر سەرگەڵووە لای ئێمە سەرگەڵوە بەس لە ئێران ڕگەناوێکتری هەبێ لەوێ شەر سەرگەڵووە چۆن ئەو بەردە تەنها لە سەرگەڵوو هەیە لە سەرگەڵوو لەسەر نەک لە تەنیا ینی ئەوە درێژەی هەیە نیشتووە بەڵێ نیشتووە بۆ نمونە کەواتە ئەوانە ئەبنە هۆی ئەوەی کە نەوت و غازم بۆ بەرهەم بێنن لەسەر چی لەسەر بنەمای ئەوەی چی تایە چکە ئێمە بێ بزانین نەوت و غازیش چۆن دروستە بێ ئەوە کردەیەکی دوور و درێژە مەلاین ساڵی ئەوێت بە ملیۆنان ساڵ ئەنج دروستە بێ کە دروست بوو هەوڵ ئەیات بچێت بۆ ئەو چینانەی کە دەنکۆڵەکانیان باش نەبەسراون بەیەکەوە یان بڵین کونۆچکەی تایە کونۆچکە ئەو کونۆچکانە پڕ ئەبن بە نەوتەکە و غازەکە ئەبێ ئەومان لەبیر نەچی ینی لە ژێرەوە کە نەوت دەرێنین خۆ ئەو نییە تەنکیەک بێ و تەنکیەکە هەبێ ئەو نەوت و غازە هەمووی لە کلێنەکانان ئەڵە دەمارە لای خۆڵە دەمارە بەس هەمووی لەو کلێنانان لە بینی دەنکۆڵەکانیان کۆبوونەتەوە ئەژناوە نییە شوێنێکم هەبێ بۆش بێ و ئەم نەوت و غازی تیا کۆبوو بێتەوە بەڵکو هەمووی لە بین دەنکۆڵەکانە بەڵێ ئەوانش جۆرمان هەیە ئەوانی کە ئێستا لە کوردستان لی دەرێنین چ ئەگەر عەقرە بێت چەند هەندێک جار پێکاتووی پیلاسپی بێ یان ئەگەر ئەوانەی ناوچەی کەرکووک کە هەر خۆمانە بە ناوچەی کەرکووک لەوێ لە چینەکانی ئۆلیگۆسین دەریئێنین نەوتەکە کە تیا کۆبووتەوە و زۆر دەوڵەمەند زۆر باشن باش دکتۆر ماوەیەک لانا ئاگدار بووە پێشمە هەر چەم و ڕووبارێک بەردەکردەوە جا من دایما نەڵام بەرد قساکات توانین قسەی لەگەڵ بۆ من زۆر تایبەتە چێژێکی زۆر تایبەتیە بوو دکتۆر یعنی ئەمەی پرسیار لەسەر شتێ بکەم چ شتێک بڕیا لەسەر شێ و قەباری بەردەکان ئەیە یعنی لە چەمێکا دانیشتم زۆر ئەم پرسیارم لا دروست بوو هەندێک بەردێ هەر قەباری ناولەپی منی هەیە
هەهێلکەیە و تەختە یعنی باوەڕ کە توانین گەڵابەیەک لەناو چەمێکا کۆ بکەیتەوە سەیرێکی هەمووی بە شێوازێکی ئەندازی ئەگەر زۆر بیرێکی تۆڵی لەواچ لەمیان لە قاڵب درابێت اینجا خراپێت نەسروشتەوە چی بڕێرەدا بەم جۆرە ئەم بەردانە شێو و قەبارەکانیان وەکو یەک بێ یان بەرد هەر بەڕاستی بەوە ناسراوە و شێو قەبارەکی وەکو یەکە یان ناڕێکی و ئەوانە کاریگەری توخمەکان و گۆڕانکاریەکان و کەشکاریەکان و ئەمانە بڕیاری لەسەردا پرسیارەکە زۆر جوانە کارگاری ڕاستە ئەگە بچیتە ناو چەمێکەوە چەند جۆرێکە بینی زۆربەیان لەوانەیە زۆربەیان لەو جۆرە بێ کە تۆوتت ڕاست لە بۆ لە بچونکە سەرچاوەکەم زۆربەی لەو بەردەیە ئەو بەردە لە چوو هاتووە یعنی ئەگەر بچینەوە بۆ چەمەکە و بڕۆینەوە بۆ سەرەوە لە لەوانەیە لەسەر سنوورەوە یان لەسەر لە خۆرهەڵاتەوە هاتی بێ بۆ نمونە بەو چەمە لەبەرەوە هەمویان ئەگەر هەمان دووری ببڕن و هەمان جۆر بن زۆربەی کات هەمیان وەک یەک ئەبن بەڵام ئەبینی لە ناو ئەو پارچانی کە دوبینیتە یەک بارجێ ئەو نەشی تایە ئەگەر بە چەکشەکە بیشکێنی تەماشاکەی ئەوە جیاوازە لەوە ڕاست زۆربەی کات ئەگەر جیاواز نەبێ ئەوە دووریەکەی هەمان ئەو دووریە نییە کە ئەو پارچەی کەی لێ هاتووە لەبەرەوە قسەکە زۆر جوانە ئێمە لەو ناو ڕووبارەوە ئەتوانین زۆر شت خوێنینەوە زۆر شت ئەخوێنرێتەوە لەسەر ئەو بەردە چی بەسەر هاتووە هەر ئەوەیە کە ئەڵین بەرد قساکە بێگومان زۆر ڕاستە ئێمە قسەی لەگەڵاکەین ئەتوانین کە زۆر شتی لێ تێبگەین ئەمە ئەگەر تەنیا بەس بڵێم لە ناو شاغ لە ناو دۆڵەکە بەس کە ئەیەنینەوە بۆ ناو تاقی گەشت لەوەیە ئیتر بڕگەی لێ دروستەکەین ئەیخێنە ژێر وردبینەوە ژێر مایکرۆسکۆپەوە یان وردی ئەەکەین و ئەیخێنە ناو ئامێری کیمیایی و پێمانەڵێ ئەو توخمانی ناوی چییە باش کاتە دکتۆر ئەتوانین لە ڕێگای بەردەنیشتنیەکانەوە بزانین کە ناوچەیەک کەی دروست بۆیان چزانم دەریایەک کەیون بووە ئەمانە هەمووی لە ڕێگەی جۆری بەردەکانەوە ئەم زانیاریانە دەستەکەون بێگومان زۆر زەویناسی زۆر ئەو ئێمە چۆنمان زانیوە مەسەلەن پێش 500 میلیۆن ساڵ ئەم زەویە چۆن بووە هەندێک بەردمان هەیە لە ناوچەی زاخۆ یعنی ئەگەڕێتەوە بۆ نزیکەی 400 بۆ 350 میلیۆن ساڵ پێش ئێستا کە کۆنترین بەردەکانی باشووری کوردستانن ئەوانە لەوە زانیمانە یەک لە نیشتنەکەی و یەک بە دوای یەکەکەی دووەمیان لەو بە بەردبووانەی کە تایەتی ئەی بەردی نیشتنی نوێ دروستە بێت دکتۆر بڵێ بەردی نیشتنی هی نوێ دروستە بێت بە بەردەوام دروستە بێ بەڵام پرۆسەکانی کردەکانی زەویناسی زۆربەیان لە کاتی یعنی مرۆڤ دروست نابن بەڵام ئەومان لە یاد نەچێ ئێمە لە زەویناسیە شتێکمان هەیە کردەمان هەیە لە یەک چرکەی پێ ئەچێت کردەمان هەیە ملیۆنا ساڵ بۆ نمونە بوومە لەرزە یەک چرکەی پێچێت دنیایەکیش بۆ وێرانەکە گرکانێک هەیە 4 مانگ ئەو گرکانە هەڵەچێت لەوانێت مانگێکی بێت تا ئەنیشێتەوە بەردێکی لە ناو بەحرێکا دروستە بێت لەوانەیە ساڵی یان ئێمە بە 1000 ساڵ 1000 ساڵ میلیمەتری بنیشێ باشە دکتۆر باسمان لەو کردوان بەردەنیشتنیەکان ڕۆڵیان هەیە یاخود گەنجینەیەکی باشن بۆ نەوت و گازە سروشتیەکان ئەی بۆ ئاوی ژێر زەوی چۆنن بێگومان بۆ ئەویش هەرەمان شوێن ئێمە جیاوازیەکەمان لەگەڵ نەوت و ئاو لە چییە ئاوت ببوورە ئاو لە بەشی سەرەوەی توێکڵی زەویە هەیە یعنی لێرە هەڵکەنی 30 متر 40 متر 50 متر یعنی بیری ئاومان ئەتوانم بڵێم نییە 1000 متر هەڵکەنی چونکە هەر تیا دروست نابێت لەوێ ناگاتە ئەوێ هەم اقتصادیش نییە بەڵام بیرە نەوتەکانمان بەلایانی کەمەوە 1000 متر 900 متر ئەوەی کەتیایەتی نەک دروست بوونەکەی ئەوەی کەتیایەتی 1500 2000 متر بەس ئاوەکان هەر لەو چینە نیشتنیانە هەن بڵێ بەس لە 30 متر 40 متر 50 تۆ بڵێ 200 متر لەوە زیاتر نییە دکتۆر ڕەنگی بەردەکان هەر گۆڕانکارە کیمیایەکان بڕیاری لەسەردا بێ ڕەنگەکە چۆن بێ یعنی سە بۆ نمونە میوانمان هەبوو لەو جێی جەناب دانیشتبوو با هەندێک بەردیە نابوو بەردی یاقوتی و گرانن خەڵکێکی زۆرش ئارەزوی هەیە دڵنیام جەنابەت شارەزاتری لەو بووە خەڵکی ڕەنگیانوتی لێرە هەر نییە بەرد هەیە هەڵێگرێ لە بری ئەڵماس لە بری پارە ینی بەردەکەی وەکو بانقێک وایە لە ماڵەکەی خۆیان ڕەنگی ئەم بەردانە پێکاتی خاکەکە و ئاوی ناوچەکە بڕیارەدا لەوەی ڕەنگی بەردەکە چۆن بەیاننا یعنی هەر نمونێکی سادەش باسکەم یانی هەندێک ناوچەمان هەیە لە لای گوندی خوێڵین ئاوی خوێوە باڵین ڕەنگی بەردەکاستەکەی سپی و جۆرێکە یان هێستەکەی ئەوەرێت لە هەندێکشوان بەردی کریستاڵی هەیە لە هەندێکشان بەردی ڕەش هەیە ئەمانە چی بڕێرەدا ئەم ڕەنگانە گۆڕانکاریان بەسەرا بێ وەک جەنابەت فەرمووت پێکاتە کیمیاییەکەی یەکێک لە ئەساسیەکان یەکێک لە بنەما سەرەکیەکانی پێکاتە کیمیاییەکانە ئەومان لەبیر نەچێ ئەم کەڤرانە لە چی پێکاتون لە معدەنەکان یان خاوەکان با بڵێن
یان هەندێک جار بەگشتی کە ڕۆشتووە کانزاکان و ناکانزاکان بوون و کانزاکان من ئەوە لەگەڵیان نیم و خۆم دەمێکیشە گۆڕیومە چونکە کانزا بریتێ لە میتال و نەنمیتال کانزا ئێمە خاو معدنمان هەیە ئەم معدنانە هەر بەردێک پێکاتوە لە چەند معدنێک لەوانەیە لە یەک معدن پێکات بێ بۆ نمونە ئەو بەردی خوێی کە باست کرد بەردێکی خوێم هەیە تەنیا لە یەک معدن پێکاتوە لە بچی NaCl کلۆریدی سۆدیۆم هەموو بەردەکە لەوە پێکاتوە بەردیشمان هەیە بۆ نمونە ئەو بەردی مەڵکەنی خۆمان لەوانەیە حوت هەشت معدنیتیایە لەبەر ئەوە بۆیە ئەبینی ڕەنگەکە هەندێک جار ئەو معدنی کە زۆرە کە زاڵە لە بەردەکە ئەبێتە هۆی ئەوەی کە بەردەکە بۆ ڕەنگە دەرکات تا پێکاتە و مادەنەکەی زیاتر بێت باشترە و بەردە ینی ئەکرێوەکو نرخی زیاتر بێزام نرخی مادی ناڵم بەهایەکی تر هەیە بەهایەکی مانەی بۆ بەرد کامیان باشترە لای ئێوە هەمووی گرنگە ئەو بەردێکی خوێی کە لە بێگاتوە ڕێک پێمەڵێ ئەم خوێە چۆن دروست بووە لە ئەساسی و چۆن هاتووە ئەنی ئەگەرەوە نەبێ خوێ نابێت کە خوێ بۆ گرنگی خۆی بەردەکانی تریژ هەریەکەیان بەس ئەومان لەبیر نەچی ئەو پرسیاری کە کردت هەندێکیان بەکاریان بۆ جوانکاری هەندێکیان بەکاریان بۆ ئەمانە زیاتر معدنەکانن یعنی معدنەکان بۆ نمونە چۆن ئەڵین ئەڵماس چۆن ئەڵین گۆڵد ئەمانە زێر ئەمانە لەبەرەوە ئەمانە زیاتر وەک معدنەکانن بەردەکان کەمتر بڵین بە نرخەکانن هەندێک ئێمە خۆمان پیان ئەڵین گەوهرەکان مەسەلەن ئەگەر لە معدنەکانە سیرکەی مەسەلەن کۆرەندەم دایەمۆند ئەڵماس ئەمانە بەڵێ زۆر گران و لە زێر گرانترن زۆر باشە کاتە دکتۆر کاتێک کە کەسێک وەکو بەڕێز جیۆلۆجیستێک کە بەردێکی نیشتەنیە بینێت بۆ نمونە یەکەم زانیاری چییە کە بێوێت لەسەر ژینگەی دروستبوونی ئەو بەردە بیزانێت یەکەم جاروتمان ئێمە پرۆسسەکە یان کردارەکە وردەیە ئەوەی کە ئێمە پێڵین لە کێڵگە ینی لە فیلد سابچین بۆ ئەزمر بەردەکە کۆکەینەوە ئەماڵین چین بۆ حەقل چین بۆ فیلد بۆ کێڵگە ئەمانە لەوێ هەندێک شت وەرەگرین ڕەنگی بەردەکە دەنکۆڵەکانی چینەکان چۆن تێک شکاون یان چینەکان وەک پەڕەی دەفتەر هەن وەگەمانی لای خۆمان ئەنجە دوایی یینەوە لەوێ هەندێک شت وەرەگرین هەندێک مەسەلەن ئەتوانین تاقیکردنەوەی ئاساییمان هەیە مەسەن HCl ترشێگە بین لەگەڵ یا ئەگەر کردمانە سەری کالێکی کرد کەواتە ئەوە کلسە ئەمانە دوایی کە هێنامانەوە لە مختبەر لەوێ ئەنجاوە گوتم ئەیخینە ژێر مایکرۆسکۆپەوە ئەو بەردە تەنیکی ئەەکەین بۆ تەنیا 30 مایکرۆن یعنی 0.03 ملیمتر ئەیخینە ژێر مایکرۆسکۆپ بۆ لەوێش ئەبینین بە وردی چیتیایە ئەگەر ئەوەش هەر یارمەتینەیەین هەندێک جار لێمان ئاسیە بێ لەوەش وردی ئەەکەین و ئەیکەین ناو ئامێرێک لە ئامێرەکانی شیکاری کیمیایی ئەو وەختە پێمەڵێ ئەو ئەلێمنتانی تایە ئەو توخمانەی تایە یەکەیەکە چییە لەو توخمانەوە ئەتوانم هەمووی بە یەکەوە بەستمەوە زانیاریە لەو بەردەیە ئەتوانی چیرۆکی ملیۆنان ساڵ لە چەند سانتیمەترێکا بگەڕێتەوە لە چەند سانتیمەترێکا زەوی ئەو زانیێرانی هەمان هەمووی لەسەر ئەم بابەتانەوە هاتووتە هاوڕانم پرسیارکەن لە دۆکومنتوشتەکانە بینیمانە کەسانی جیۆلۆجیستەکان لایتێکیان پێیە لە بەردوشتەکانین ڕەنگی بەردەکان ئەگۆڕێ نازانم ئەمە چییە ئەگەر ڕەنگەکە یا ئەو شەوق باتەوە ڕەنگەکەی بگۆڕێ هەندێک جار بۆ هەندێک توخم هەیە توانای ئەوەی هەیە تیشک باتەوە فلۆرسنس بۆ نمونە ئەو فلۆرسنسانە هەندێک لایتمان هەیە ئەوەنە تیشی سەروب نەوشەیی یان ئەڵترافایۆلێت لێ ئید تیشکەکەت ئەیاتەوە لەبەر ئەوە لەو حاڵەتە هەستی پیەکەی ئەمانە ڕاست دەکەن وەک ئەو شتانەیە کە لەگەڵ خۆمانە چۆن چەکشێک ئەبین بۆ ئەوەی خۆ بەردێکمان نەوێت کە دەستکەوێ ئەمەوێ بیشکێنم بزانم ناوەکەی چیتیایە لەبەرەوە ئەوان لایتیشانتیایە بەسەن تۆزێشتی کیمیاییمان پێە لەبەرەوە ئەگەر بۆ ڕقیەتەکەی ئەتوانم ڕقیەتەکەی بەنینۆک بزانم ڕقیەتەکەی چەنە چکە هەندێک بەردمان هەیە لە ویتر جیایەکەینەوە ئەو خاوانەی کە هەمانە ئەتوانین لەوە بەڵێ زانیاریمان دەست باش دکتۆر دوو پرسیارەکەم لە هەر لە دوو بەشی باڵی کتێبەکەتە لە باش شەمباسی خەڵوزی بەردینت کردووە پێم بەردێکی گرنگ وانە هەبێت لە خەڵوزی بەردین هەر وەک چۆن لانەخان باسی کرد نەوت و غاز یەکێکە لەوانەی کە تەنیا لەناو بەردە نیشتنەکانە دروستە بێت دەوڵەمەند ئینتیایان دەوڵەمەند ئینتیای دکتۆر ئێمە لە کوردستان مەبەستە ئەوەیە خەڵوزی بەردین لە کوردستان تا ئێستا بە چەندین وتارم هەیە تایە باسم کردووە پارچەمان هەیە بەشی بچووکمان هەیە بەڵام وەک ئەو چینانەی کە بین لی دەربێنین
نیمانە خەڵوزی بەردین چکە خەڵوزی بەردین ئەو ژینگەی کە تیا دروستە بێت جیاوازە لەو ژینگەی کە وەختی خۆی ئێرە دروست بووە ئەبێ ئەو دارانە یان ئەو گەڵای دارانە بکەون ئەکەونە ژێر زەختەوە لەو تەمەنە جیاوازانە ئێوانە بۆ تەمەنی کاربۆنی فیرەس ئەگەڕێنەوە زۆر بەیان لەبەرەوە ئێمە نیمانە بەو شێوەیە هەندێک جارە هەندێک ئاماژەی پێکراوە لەو کتێبە تازێمە لەو کتێبەشە بە ئاماژەم پیاوە بڵێ هەندێک چەند سانتیمەترێ لە ناوچەی حەمرینیش دۆزراوەتەوە لە کوردستان لە هەندێک شوێن هەمانە وەک لە منطقەی ڕەواندز و ئەوانە بەڵام چەند سانتیمەترێکە یەکەم لەبەرەوە هیچ قەزای اقتصادی نییە وەختی خۆی بیرت بێ لەوانەیە بیرنێ من حسابی خۆمەکەم لە نەوەیەکەکانەوەکانە هەندێک بەرد ئەهێنرا ئەو وەختە نەوت و گاز نەبوو لە منطقەی ئالاسیا و لە شارباژێرەوە ئەمانویست بیان سووتێنین وەک دەوڵەمەندن بە مادەی ئەندامی یعنی پیان ئەڵین فرەمادەی مادەی ئەندامی ئەمانە تا ڕادێک ئەسووتێ بەڵام خەڵوزی بەردین نییە محەممەد سۆر جیۆلۆجی و سوپاس و خەرمان بەرەکەتم کتێبانە کتێبی دکتۆرن پێما بە هەندێکیتی بەڵێنەوە دەستەکان گرنگام جۆرە کتێبانە بۆ زانستی زەویناسی و ئەمەش وەکو منهەج لە بەڕێزان مامۆستان نەخوێنێ لە زانکۆ زۆر دۆسپاس بۆ کەسی ئاسایش وەکەوانی کە وەکو من عاشقی بەردە نەرخۆشە نیشتی باشی تایە و زانیاری باشی ئاری